چوارەمین بەشدار بوو تارق زیاد لە شاری هەولێری خۆشەویست بافەرمێ. مەڵاوی مەکە مەڵاوی سەختە وتم مەڕۆتی لێ بکەم ڕۆژی ڕەشی بەختە وتی مەڵاوی مەکە مەڵاوی سەختە وتم مەڕۆتی لێ بکەم ڕۆژی ڕەشی بەختە ڕۆژگار ڕێگانەدا بە عاشقی من تۆ چیتر تۆ نەسووتێن منیش نەگریم بۆ تۆ ڕۆژگار ڕێگانەدا بە عاشقی من تۆ چیتر تۆ نەسووتێن منیش نەگریم بۆ تۆ وامزانە عاشقانە بەولەت ناسیوم هەرچی ئەگارەیە هەرچی تۆ نووسیوم هەمووی بسووتێنە لە کۆپەیا گردا ئیتر تۆ نەسووتێن منیش کاک تارق دەنگت خۆش بێت ئافەرم تاقە نوێنەری شاری هەولێر تۆ مایتێتەوە ئەگەر دەرنەچی چی بکەین ئەبێ ئێمەش بارکەین زۆر احتیاجیە بە شتێکی شانازیەوە هەر باشە سەرکەوتوو بێت زۆر سپاس بمێنەرەوە تاکۆتایی